ئەو کەسەی کە دەنگی داوە بەو کەسەی کە یاسای لەشفرۆشی بۆ داڕشتووە چی لەشفرۆشیەکرێ لە وڵاتیەوە بەشدارەتیە وە نەزانێ بەشدار نیەتیە ئەو حیزبەی کە بۆی ڕێکخستووی بۆی کردووی بە قانون خوشکەکەی تۆ سبەی نەویستی بێ بە لەشفرۆشتۆ بۆ نییە قسە بکەیت ژنەکەت دایکت بۆ نییە قسە بکەیت کچەکەت یاسا هەیە ئەبێ بڕوا لەشفرۆشی بکات تۆ شەق نەوێ بەسەریەوە کێم یاسای ڕێکخستەوەی تۆ دەنگێ پێیاوە وازانی بەشدار نیتیە کێ کرانەوەی و مەلهیانەی حەڵال کرد ئەوی تۆ دەنگێ پێیاوە بۆ بەشدار نی لەو زینایانەیە کرێ لەو مەلهیانەیە هەمووی لەسەر شانی تۆیە ئێمە هەموو قساکەین و دانیشین ئەم هەموو قسەی زانایانەتان بۆ نەقڵەکەین لەبارەی ئەم ئەحکامانەوە چەندێکە بۆ چییە بەڵام بە ڕوبعێکی و پشگیریەی بۆ ئەوانە کرا کە مەلهیان بۆ کردنەوە کاو یاسانەیان دانا بۆ بەدڕەوشکردنی خوشک و کچ و ژنی هەموو تاکێک بە ڕوبعێکیەوە پشگیری نەکراوین بگرە دژایەتیەکرین لە بەرامبەرە